سەرڕای باشتربوونی دارایی حکومەتی هەرێمی کوردستان و پێویستی دامەزراندنی دەرچووە یەکەمەکانی زانکۆ و پەیمانگەکانی سەر بە میلاکی خوێندنی باڵا، بەڵام 5 ساڵە دامەزراندنی ئەو توێژە پێشگوێ خراوە. بە ناچاری دەرچووە یەکەمەکانی زانکۆ و پەیمانگەکان ڕوویان کردووەتە پیشەی نوێ و دوور لە پسپۆڕەکانی خۆیان. هەر بۆ هۆیەوە ئەو توێژە ئاماژە بۆ ئەوە دەکەن لە ئێستادا دامەزراندن بۆ ئەوان گرنگە. ئەگەرنا لە ئایندەدا سوودێکی ئەوتوی نابێت بەو پێی لە پرۆسەی خوێندندا دەبڕێن و ناتوانن بە شێوەی پێویست خۆیان لە پسپۆڕەکانیاندا قاڵ بکەن. ئەو کەسانی کە ئەوایی لە بن یان بڵێن یەکەم و دۆم و سێمە بن لە بەشەکانی خۆیان تموحێکی زیاتریانەیە بۆی لە بواری خوێندنەکەی خۆیانە زیاتر بەرە پێشتن و بەرەو بڕوانەوە باڵەکان بڕۆ. بەڵام دامەزراندنیانە بێتە هۆیەوەی کە خاو بنەوە لەو تموحانیان و بە ناچاری کارە بکەن کە دوورە لە پسپۆڕەکەی خۆیان. بەنسبەت حکوومەتی هەرێمیشەوە یعنی چەند ساڵە دەرگای دامەزراندنی داخستووە بەڕووی خوێندکارانە بەڕووی سێیەکەمەکانە، یعنی بەجلی تۆ پێویستە ئەم دەرگای دامەزران بکاتەوە بەڕووی بەلایانی کەمەوە سێیەکەمەکانە بۆی ئەو کۆمەڵە خوێندکارانی تر کە لە داهاتووە لە مستەقبەلایەن بێئەمەل نەبن. ئێستا ئومێدێک پێیا بۆ حکوومەتی عێراقی ئەگەر دامان بەزرێن ئەوانیش ینی تەنها ئومێدێک بۆیە وەکو گوتم ساڵانە ژمارەی زۆر لە هەرێمی کوردستان تەخەڕوجەکە، بەڵام تا ئێستا ینی حکوومەتی هەرێمی کوردستان هیچی نەکردووە. چەند ساڵێک ینی یەکەم و دۆمەکان یەکەم و دۆم و سێمەکان دا ئەمەزرایەوە بۆ 4-5 ساڵە ئەوەش نەماوە. شارەزایەکی خوێندنی باڵا بە گرنگیەوە باس لە دامەزراندنی دەرچووان و بەتایبەت دەرچووە یەکەمەکانی زانکۆ و پەیمانگەکان دەکات بەو پێی هیوا بە خوێندن و گەنجان لە بێهیوایی دوور دەخاتەوە، ئەگەرنا بە یەکجاری هیوا بە خوێندن و ئایندە لە گۆڕ دەنرێت. لە هەمان کاتە ئەو شارەزایی خوێندنی باڵا دەڵێت لە بەشێک لە زانکۆ و پەیمانگەکان خاوەن بڕوانامەی بە کالۆریۆس وانە لە زانکۆکاندا دەڵێنەوە. گرفتەکان کەوتەوەی کە چەند ساڵێک دانەمەزرانەوە بۆ نمونە ئێستا ئێمە ئەیبینین هێشتا زیاد لە 5 ساڵ هێشتا دانەمەزراونەتەوە لە هەندێک لە بەشەکانە. ئەمە گرفتی ڕاستەوخۆی ئەبێ بۆ سەر ئەو کەسانەوە بۆ پرۆسەی خوێندنیش. پەیام زانیوێتی سەرۆکی ئەنجومەنی ڕاژەی عێراق نووسراوێکی بۆ وەزارەتی خوێندنی باڵای عێراق کردووە تا ئەوەی خوێندنی باڵای هەرێم ئاگادار بکەنەوە و ناوی سێ یەکەمەکەی زانکۆ و پەیمانگەکانی هەرێمیان بۆ بنێر. لە بەرامبەردا خوێندنی باڵای هەرێم ناوەکانی بۆ خوێندنی باڵای عێراق ناردووە تا ئەوەی لەو ڕێگەیەوە بکاتە دەستی ئەنجومەنی ڕاژە. بەم پێەیە تا مانگی ئایندە پرسەکە لەلایەن حکومەتی ناوەندیەوە چارەسەر دەگرێت و دەرچووەکان کە بڕیارە ڕێژەکەیان 5,000 کەس بێت دادەمەزرێنرێن. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.